هونەرمەندی شێوەکار زاخۆبەکر لە هەڵەبجەی تازە لە پرۆژەیەکی هونەریدا بە ناونیشانی خەڵاتی زاخۆبەکر بۆ هونەرمەندان و کەسایەتیەکانی کوردستان ئەنجامدا. خەڵاتەکانیش بریتین لە چەند تابلوێک کە بە هونەری سترینگ ئارت نەخشێنراوە. وەک هونەرمەندێکی بواری شێوەکاری هونەری سترینگ ئارت بە پێویستم زانی کۆمەڵک تابلوی هونەری خۆم پێشکەشی ئەو کەسایەتیانە بکەم کە خزمەتیان بە کوردستان گەیاندووە. بۆیە ئەمڕۆ لە مەراسیمێک و لە پرۆژەیەکی هونەری خۆما بە ناو نیشانی خەڵاتی زاخۆبەکر بۆ هونەرمەند و کەسایەتیەکانی کوردستان ڕامگەیاندووە. ئیشاڵڵا ئەم پرۆژەی من یەکەم پرۆژە نابێت و دووەم پرۆژێش نابێ. ئیشاڵڵا بەردەوام ئەبین لەسەری چەند ماوەیەک جارێک کۆمەڵە تابلوی هونەری دروستەکەین و لە مەراسیمێکی ئاوشێوەی ئەمڕۆدا پێشکەشی هونەرمەندان و کەسایەتیەکانی هەرێمی کوردستانیەکەین. دەستخۆشی لە کاک زاخۆکەم بەڕاستی کارێکی زۆر جوانی کردووە. جێ ڕێزە جێ پێزانینە جێ دەستخۆشیە کە هەستاوە بۆ کارە و کۆمەڵەیە کەسایەتی تابلۆ کێشاوە بە بزمار و بەپەت. بەڕاستی ئیشێکی زۆر قورسەیانی ئێستا کە تەماشایەکەم ئەڵێم ماشەڵای لێبێ ماندوونە بێ دەستەکانی خۆش بێ. ینی ئیشێکی زۆر گرانە ئیشێکی زۆر قورسە ئیشێکی زۆر کەم و پوختە. هیوادارم هەر بەردەوام بێ. هیوادارم ناخۆشەکانی ژیان وای لێ نەکا کە کۆڵبا لەم کارە جوانە و لەم کارە پیرۆزە